سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارن لە خزمەتتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان: ناڕزایەتی بەرهەمهێنەرانی تووتپەرەنگی لە کوردستان، کوژرانی کۆڵبەرێک بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە بانا، ناڕزایەتی بەندکراوان لە زیندانی قزڵ حەساری کەراچ، پێشڕاستبوونەوەی حکمی زیندانی 11 چالاکی مافی ژنان لە پارێزگای گیلان، کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە فرانکفۆرت و خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. درێژەی هەواڵەکان: ناڕزایەتی بەرهەمهێنەرانی تووتپەرەنگی لە کوردستان. بەپێ هەواڵی گەیشتوو بەرهەمهێنەرانی تووتپەرەنگی لە کوردستان لە سیاسەتەکانی دەوڵەت ناڕازین و دەڵێن بەرپرسانی ڕۆژیم هیچ یەک لە بەڵێنەکانی ساڵی ڕابردوویان بۆ دروستکردنی کارخانە و سەردخانە لەو پارێزگایە جێبەجێ نەکردووە. بە وتەی کەشاوەرزانی ناڕازی، پێشتر 80 بۆ 85% تووتپەرەنگیێران لە پارێزگای کوردستان بەرهەم دەهات، بەڵام ئەو ڕێژەیە ئێستا بۆ 65% دابەزیوە. هەروەها داهاتی ئەو بەرهەمە گرنگە کە بە زێڕی سووری کوردستان ناسراوە دەڕواتە گیرفانی دەڵاڵەکان و کەشاوەرزان سوودێکی وەهای لێ نابینن. بە وتەی یەکێک لە کەشاوەرزان، پێشتر دەوڵەت بەڵێنی دروستکردنی ساردخانەی پێشکەوت و هەروەها کارخانەی مۆرەبا و ئاومێوەسازی دابوو تاکو بەرهەمی زیادەی کەشاوەرزان خەسار نەچێت، بەڵام بەڵێنەکانی جێبەجێ نەکردووە و ئاسی بەرهەمهێنانی ئەو بەرهەمە کەشاوەرزیە ڕوو لە کەمبوونە. کوژرانی کۆڵبەرێک بە چەقەی هێزەکانی ڕۆژیم لە بانا. ڕۆژی سێشەممە 8 جۆزەردان کۆڵبەڵێکی مێرمەنداڵ بە ناوی سینا ڕەسوولزادە بە چەقەی ڕاستەخۆی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری بانا گیانی بەخت کرد. بەپێ راپۆرتی کۆڵبەر نیوز، ڕۆژی سێشەممە کۆمەڵی کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانا کەوتونەتە بۆسەی هێزەکانی ڕژیم و ڕاستەخۆ چەقەیان لێکراوە. لە ئەنجامی دەستڕێژی گولەی سەرکوزگەرانی خامنەئی، کۆڵبەرێکی تەمەن 19 ساڵی خەڵکی ناوچەی نەلاسی سەردەشت بە ناوی سینا ڕەسوولزادە گیانی لەدەستە. گوشاری ناوەندە ئەمنیەتیەکانی بۆکان بۆ سەرجاییەکانی دادخواز. لە دوو ڕۆژی ڕابردوودا ناوەندە ئەمنیەکانی شاری بۆکان هەڕەشەیان لە جاییەکانی دادخوازی و شارە کردووە و بەرای یەکێک لە گیانبەختکردووانی شۆڕشی ژینە بە ناوی هەژار مامخۆسرەویان بانکەش کردووە. بە دوای مەرگی ئەبراهیم ڕایسی لە ڕۆژی یەکشەممە 30 گوڵانی 1403 جاییەکانی دادخوازی بۆکان لەسەر مەزاری ڕۆڵەکانیان کۆبوونەوە و دەستیان بە نیشانەی سەرکەوتن بەرز کردەوە. پاش کۆبوونەوەی جاییەکانی دادخواز، ئیدارەی ئیتلاعات و ئیتلاعاتی سوپای پاسدارانی بۆکان چەندین جار پەیوەندی تەلەفۆنیان بە بنەماڵە گیانبەختکردووانەوە گرت و هۆشداریاندا کە ناتوانن بە بۆنێ مەرگی ڕەیسی شای و خۆشی بکەن. دەست بەسەرکردنی شارۆمەندێک لە شاری بۆکان. لە ڕۆژانی ڕابردوودا شارۆمەندێکی خەڵکی گوندی چواردیواری سەر بە شاری بۆکان بە ناوی هێمن ئاتەشتەر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی هەرشیان کردوتە سەر ماڵی هێمن ئاتەشتەر و ناوبراویان دەست بەسەر کردووە. تا کاتی داڕشنی ئەم هەواڵە هیچ زانیارێک لەسەر هۆکاری بەنسکران و شوێنی ڕاگیرانی هێمن لە بەردەستانیە. هەوڵی خۆکوژی بەندکراوێکی سیاسی لە زیندانی ورمێ. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان، بەندکراوێکی سیاسی ڕاگیرا و لە زیندانی ورمێ بە ناوی شەهرام کازمیان لە ناڕزایەتی بە بێبەشکردنی لە جەرمان دەستی داوەتە خۆکوژی. بەپێ راپۆرتان بە ئەمورانی زیندانی ورمێ بە دوای هۆڵی خۆکوژی شەهرام، ناوبراویان بردووەتە نێو کۆریدۆری زیندان و پاش ڕوودکردنەوە و کەلەپچەکردنی بە باتۆم ئەشکەنجەیان کردووە. شەهرام کازمیان بە فەرمانی پەیمان خانزادە سەرۆکی زیندانی ورمێ بۆ نەخۆشخانەی دەرونی ڕازی گوازراوەتەوە و دۆخی تەندروستی ناجێگیرە. شەهرام کازمیان ساڵی 98 هەتاوی لەلایەن ئیدارەی ئیتلاعاتەوە دەست بەسەر و دواتر لەلایەن دەزگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی ئەندامەتی لە گروپە دژبەرەکانی ڕژیم و تەبلیغ دژی نیزام بە 6 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کرا.
ناڕەزایەتی بەندکراوان لە زیندانی قزڵ حەساری کەرەج. ڕۆژی سێشەممە 8 جۆزەردان کۆمەڵێک لە بەندکراوانی زیندانی قزڵ حەساری کەرەج دژ بە ئەعدام و سەرکوتی وەحشیانەی بەرپرسانی ئەو بەندیخانەیە ناڕەزایەتیان دەربڕی. بە پێزانیاریەکان ژمارەیەک لە بەندکراوانی زیندانی قزڵ حەساری کەرەج لە ئاست ڕێژێ بەرزی ئازامەکان لەو زیندانە ناڕازین و دەڵێن بەرپرسانی زیندان مافەکانیان پێشێل دەکەن و وەکو ئینسان مامەڵەیان لەگەڵدا ناکەن. ناڕازیان لە کۆبوونەوەی ڕۆژی ڕابردوودا خوازیاری ڕاگررتنی سزای ئەعدام و کۆچای هێنان بە ئەشکەنجە و ئازاری بەندکراوان و بنەماڵەکانیان بوون. هێرشی مەئمورانی شارەزاری کەرەج بۆ سەر ژنێکی دەستفرۆش. بەپێی ئەو ڤیدۆیانەی لە تووڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە شەوی سێشەممە 8 جۆزەردان مامورانی شارەزاری گەوهەردەشتی کەرەج بە ساتی ژنێکی دەستفرۆشیان با توند و تیژەوە کۆ کردوێتەوە و خەڵکی سەرشەقام لەگەڵ مامورانی ڕژیم بە شەڕهاتوون. بە وتەی سەرشاوەکانی هەواڵ مامورانی شارەزاری کەرەج لە دەرەوەی سەعاتی کاری و بەبێ ئاگادارکردنەوە هێرشیان کردووەتە سەر ژنێکی گەنج کە سەرقاڵی دەستفرۆشی لە تەنی شەقامدا بووە. کاتێک ژنەکە بەرگری لە خۆی کردووە و هەوڵی داوە ڕێگە لە زەوتکردنی کەلوپەلەکانی بگرێت مامورانی ڕژیم لێیان داوە. هەمان کات خەڵکی سەرشەقام کە ئەو ڕووداوە دەبینن لەگەڵ هێزەکانی ڕژیم بەشەڕ دێن و پشتیوانی لەو دەستفرۆشە دەکەن. دەست بە سەرکردنی سێ شالاکی مەدەنی لە سێ شاری ئێران. ڕۆژانی دووشەممە و سێشەممە 7 و 8 جۆزەردان هێز ئەمنیەکانی ڕژیم لە شارەکانی قەلعەگەنج، ئەردەبیل و ئەهواز سێ چالاکی مەدەنیان بە ناوەکانی عەلیڕەزا نووریزادە تەمەن 31 ساڵ، سپیدە ڕەشیدی و عەلیڕەزا ئەسەدپور دەست بەسەر کردووە. بەپێی راپۆرتەکان ئێدارە ئیتڵاعاتی ڕژیم لە شارستانی قەلعەگەنجی بەلوچستان چالاکێکی مەدەنیە و شارەیان بە ناوی عەلیڕەزا نووریزادە کە لە ئاست تاڵانکردنی معدەنی مسی ڕەمشک ناڕزایەتی دەربڕی بوو دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستووەتەوە. لە لایەکی دیکەوە شارۆمەندێکی بەهایی خەڵکی ئەهواز بە ناوی سپیدە ڕەشیدی بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیسڵاحاتی سوپای پاسەرانەوە دەست بەسەر و هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی لەبەردەستانیە. لە ناوچەی جافراوای مۆغانی سەر بە پارێزگای ئەردەبیل چالاکێکی مەدەنی بە ناوی عەلیڕەزا ئەسەدپور با توند و تیژیەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. پشتڕاستبوونەوەی حوکمی زیندانی 11 چالاکی مافی ژنان لە پارێزگای گیلان. بەیانی سێشەممە 8 جۆزەردان حوکمی 6 ساڵی زیندانی 11 چالاکی مافی ژنان لە پارێزگای گیلان لەلایەن دادگای انقلابی ڕەشتەوە پشتڕاستکرایەوە. بەپێی حوکمی دادگا زۆهرە دادڕەس بە 19 ساڵ و 6 مانگ زیندان و فروغ سەمیعنیە، یاسەمین حەشتەری، شیوە شاهسیە، نگین ڕەزایی، مەتین یەزدانی، ئازادە چاوشیان و زەهرە دادڕەس هەر یەکەو بە 6 ساڵ و 3 مانگ و 17 ڕۆژ زیندان مەحکوم کراون. شانی باسەکە جلوە جەواهێری و هومەن تاهریش هەر یەکەو بە 1 ساڵ زیندانی تازێری سزا دراون. کوژران و برینداربوونی 16 سوختبەر و شارۆمەندی بەلوچ بە چەقەی هێزەکانی ڕەژیم. شەوی سێشەممە 8 جۆزەردان 12 شارۆمەندی بەلوچ لە سنووری کەلەکان و 4 سوختبەری بەلوچ لە سەراوان بە چەقەی هێزەکانی ڕەژیم کوژران و برینداربوون. بەپێی راپۆرتی کەمپەینی شارەکانی بەلوچ هێزەکانی هەنگی مەرزی کۆماری ئیسلامی لە سنووری کەلەکان کۆمەڵێک شارۆمەندیان بەبێ ئاگادارکردنەوەی پێشوەخت داوەتە بەر دەستڕێژی گولە و لە ئەنجامی ئەو هێرشەدا 12 کەس کوژراون و بریندار بوون و ژمارەکیش دەست بەسەر کراون. ناسناوی 3 کەس لە قوربانیان بریتیە لە ئەسخەر سالوسی، شۆکرۆڵا ڕێگی و عەبدولواسع پاشناو نادیار. لە هەواڵێکی دیکەدا 4 سوختبەری بەلوچ بە چەقەی هێزەکانی ڕژیم بە سەختی بریندار ببوون کە یەکێکیان بە ناوی فەرهاد سپاهی تەمەن 18 ساڵ بەهۆی قورسی برینەکانی گیانی لەدەستاوە و 3 کەس بە ناوەکانی ئێدریس، ناسر و ئەمانۆڵای سپاهی بریندار بوون. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە فرانکفۆرت.
ڕۆژی سێشەممە 8 جۆزەردان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازی دانیشتووی وڵاتی ئەڵمان بە کۆبوونەوە لە شاری فرانکفۆرت دژایەتی خۆیان لەگەڵ سزای ئاعدام لە ئێران نیشاندا. بەشداربوونی ئەو چالاکیە سێشەممەی هەر هەفتە هاوکار لەگەڵ مانگرتنی بنکراوانی سیاسی لە زیندانەکانی ئێران لە شاری فرانکفۆرت کۆ دەبنەوە. ناڕازیان بە بەدەستەوەگرتنی وێنەی قوربانیانی سەرکوتی ڕژیم، دروشمەکانی نابۆ ئەعدام، ژن، ژیان ئازادی، مەرگ بۆ خامنەئی و مەرگ بۆ کۆماری ئیسلامیان بەرز کردەوە. دووە هەواڵ خۆپیشاندانی لایەنگرانی فەلەستین لە چەند وڵاتی جیهان. ڕۆژی سێشەممە 8 جۆزەردان 21 فەلەستینی دیکە لە هێرشی ئەرتەشی ئیسرائیل بۆ سەر ڕەفەح گیانیان نەدەستا و وڵاوبوونەوەی ئەو هەواڵان ناڕزایەتی بەرینی کۆمەڵگای جیهانی لێکەوتەوە و دژبارانی ئیسرائیل لە چەند وڵاتی جیهان خۆپیشاندانیان کرد. بەپێی ڕاپۆرسەکان لایەنگرانی فەلەستین هێڵی یاسنی شاری بۆلۆنیا لە ئیتالیایان داخستووە و بە ویستنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. لە چەند شاری فەڕەنسا، تەلاڤیڤ لە ئیسرائیل، مانچستری بریتانیا، مادرید لە ئیسپانیا و ئۆختەرتی هۆلاند لایەنگرانی فەلەستین ڕژاونەتە سەر شەقام و خوازیاری ڕاگررتنی دەستبەجێ شەڕ بوون. لە پاریس و ئۆختەرتی هۆلاند هێزەکانی پۆلیس هێرشیان کردووەتە سەر ناڕازیان و چەند کەسیان دەست بەسەر کردووە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە.